گوندی وێزێ دەکەوێتە دامێنی چیای کۆدۆ و حەساری سەکران لە ڕۆژەڵاتی شێوە ئاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران. شوێنەکە بە زنجیرەیەک چیا و سەوزایی دەورە دراوە و خەڵکی گوندەکە لە پلەی هاوینیشدا هیچ ئامێرێکی فێنکەرەوە بەکار نایەن و زۆربەی ماڵەکانیش کانیەکی تێدایە. مام عەبدوڵڵا ئەحمەد خەڵکی گوندەکەی و لە سەرکانیەکەی نێو ماڵەکەی دانیشتووە. ئەو کاڵەگە قاش دەکات کە بە ئاوی کانیەکە سارد بووە و باسی مێژوو ژیانی گوندەکەیان دەکات. ئەو گوندە خۆی لە ساڵەکانی عەفتا 4 ساڵان 4 ساڵ 5 ساڵ ئاوەدان بوو، دستانانی ئاوەدان بوو. بەڵام لەبەی هۆی نەبوونی خزمەتگوزاری و ئەو سەردەمی بڵێم سەردەمی شۆڕشی ئەیلول بوو، لە پاش هێنجین ئێرەیان چۆل کرد. ئەگەر چۆلیان کرد طبعا لە پاش شۆڕشی ئەیلول حکومەت ساڵی عەفتا و عەفت ئەو گوندانی سەسنوورەکانی هەموو تەرعیل کردن. جا لۆ ئۆردوگای بەستۆڕە، لۆ پیرزین، لۆ شاوێز، لۆ ئەوانە هەندێکی دابەزێت چۆمانە و سنتەری قەزای چۆمانێ. ئەو سەردەمی بڕگرانی بوو بە گەنم و شتیوالە بە زۆری سەرقاڵی ئەوەی بوو. لە پاش هێنجین مەرحەلەیەک بە زاتەی پەڕی ئاوەدانکردنەوەی بە خۆدی تووشی تەماتە و خیار و کوولەکە و ئەو شتانە بوون. بەڵێ ئیفەلاعەتی بەڵێ بەفەلاعەتی ئەوجا ڕوویان لە باخسە و شتیوا کرد. ئەگەر ڕوویان لە باخسەی کرد حکومەت خۆشبەختانە جادەی لۆهینیان کاربای لۆهینیان وەڵاهی جێشی بڵندا جێشی ژینگە پارێزە باخسە و شتیوا و ئاو و مێرگ و شتیوالەی زۆر لێیە بە فریشی هەر چار وەرزی ساڵی بەفرەکەی ئەمێنیتەوە. بەهاران گەدێرانە مانجی 4 و 5 ئەوە گەڕێنەوە ئێرە هەر ساردە بەڵا ئامێری گەرمکەوە دەعامل دەینی. وەڵا ساڵی وێ 2 مەترەکەوی مەترەکەوی جا هەندێک ساڵان بە شۆفەڵی خاوێنەکەینەوە، هەندێک جا ئیوالا بە خاکەناس خاوێنەکەینەوە هەتا گەیێرانە کەمینێکردیە زیادی کردی کەمینێکردیە. ئەوە ساڵێکە بواران هات وێرانە ئەو عەوزە ئەو هادێک معادل لەنا عەوزە بێرە داستە خوارێ خەڵک لێ خواتەوە و بەس بۆ زوانی ئۆمدانایە نەخۆ هیچ کەمینێکردی ئاوەکەم. پورە نەجیبە مستەفا خەڵکی گوندی ئۆمەراوەی سەر بە قەزای چۆمانە و بە میوانی هاتووەتە گوندی وێزێ. ئەو جیاوازی کەشی گوندەکەی خۆیان و گوندی وێزێ دەخاتە ڕوو ئاماژە بەوە دەکات لە گوندەکەی خۆیان بە شێوەیەکی بەردەوام ئامێری فێنکەرەوە داگیرساوە و کێشەی ئاویشیان هەیە. ئێرتر ئاسمانی فەرقا لە ڕوو فێنکایەتیە و کەش و هەوای خۆشترە و جوانترە و فێنکترە و ساردە و ئاوی ساردە و گوندە گەرمن ئاویشە گەرمن هەموو گەرمن. ئارێ وەڵام بەڕگەنا هەیە پاکەنا هەیە بەڕگیان پێکەین. لێرە نییە لێرە نەوەڵا ئێرە ساردا ئێرە وەرە نابینی بەفرێ وەڵا ساڵی جارە چێ دێم بواران دێم لەو کەوشی بواران دێم لەو گۆن مزە و لەو چشتی بە دێم بواران. خەڵکی گوندی وێزێ بە جوتیاریەوە سەرقاڵن. لە کۆنی شەوە کەشێکی فێنکی هەبووە و لە 4 وەرزی ساڵ بەفر لە دەور و پشتی گوندەکە دەمێنێتەوە. لە مانگی تشرینی دووەم بەوەی سەرما و بەفرەوە گوندەکە چۆڵ دەکەن و لە مانگی نیسان بە دواوە دەگەڕێنەوە.